لە جوگرافیایەکی بریندارم ناحیەی شۆڕشی ئەنفال نشینە لە سەردەمی پرۆسی بەدناوی ئەنفال دانیشتوانی بەجێماوی ئەنفالی ناوچەکانی سنووری قەزای چەمچەماڵی تێدا بە زۆرم لێ کۆکرابووەوە. لە هەر کوچە و کۆڵانێکی ئەم ئەنفالستانەوە ئەڕۆی خەمێک لە نەبوونی ئاو، نەبوونی کارەبا، نەبوونی ڕێگەوبان، نەبوونی کار یەخەت پێگری یاخود تەقا لە دەرگایی هەر ماڵێک ئەید لێرە چیرۆکێک لە خێزانێکی ئەنفالکرا و ئەستەمە نەتگرێنێ. وەکو کەسوکاری ئەنفال خەڵکی ناحەی شۆڕش و چەمچەماڵی پایتەختی شەیدان و ئەنفالکراوان ساڵانە ئێمە لەم مۆنومێنتی ئەنفالە یادی ئەنفالەکەینەوە و هەموو ساڵێک ئێمە کۆمەڵێک داواکاریمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی سنوورەکە یەکێک لەوانە هێنانەوەی ڕووفاتی کەسوکارەکانمانە لە خواروی عێراق لە بیابانی عەرعەر و نوگرە سەلمان لە وڵاتی غەریبی لە عەرەبستان کە ئەم ڕووفاتانە پێویستەکە پێش ئەوەی کە کەسوکارەکانمان و ئێمە کۆچ بکەین پێویستەکە بهێنێنەوە خاکی نیشتمان لە خاکی غەریبیدا نەبن. تا ئێستا فەحسی DNA پشکێنەی DNA بۆ بەشێک لە کەسوکاری ئەنفالت کراوان کراوە بەڵام هەمووی نییە پێویستەکە هەر هەموو کەسوکاری ئەنفال کراوان بێ و بۆ ئەوەی کە ئێمە لەگەڵ ئەم ڕووفاتانەی کە ئەدۆزرێتەوە بەراورد بکرێ بە خوێنی ئێمەی کەسوکاری ئەنفال بۆ ئەوەی هیچ نەبێ پێشەوەی کە خۆشمان کۆچ بکەین و کەسوکارەکانمان کۆچ بکات بتوانین هەر هیچ نەبێ لە ڕێگەی ئەو فەحسەوە ئێسک و پرووسەکانیان بزانین کە کەسوکاری ئێمە بەداخەوە من ڕووداوێکتان بە باسەکە من خۆم بەڕەحمەت بێدایکم پێشەوەی کە ئەم فەحسی DNA بکرێ هاتین هەر لەم مۆنۆمیانتە فەحسمان کردووە بەڵام دوای ئەوە دایکم کۆچی کرد چەندین ساڵ لە ساڵی هەشتەوە لە چاوەڕوانی ئەوەیە بوو کە مناڵەکانی بێتەوە و هیچ نەبێ گۆڕەکانیان بناسێتەوە بەڵام تا ئێستا ئەو پشکنینە نەکراو ئەوە نەک دایکی من زۆربەی دایک و باوک و خوشکبرای کەسوکاری ئەنفالکرا و کۆچی دوایان کرد. دەبینین کەسوکاری ئەنفالکراوان هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی مادی معنەوێ زیانێکی زۆر بەر کەسوکاری ئەنفال کەوتووە. حکوومەتی عێراقی دەبینین قەرەبووی وڵاتی کۆیتی کردەوە بەڵام ئامادە نەبوو قەرەبووی نەتەوەی کورد بکاتەوە کە 182,000 خەڵکی کورد بەدەستی ڕژێمی بەعەس شەهید کرا و لە بیابانەکان زیندە بەساڵ کرا. پرۆسەی ئەنفال و جیرۆساییت پرۆسەیەکی بەردەوامە. دەمەوێت وەڵامی ئەو پرسیارم دەست بکەوێ ئاخۆ دەسەڵاتی خۆجێی ناوچەکە ئەو خزمەتەی لە چەندەی ڕابردوودا بۆ ژیانەوەی ناحیەکەیان کردوێتی لە ئاستی قوربانیدانی خەڵکەکەی بووە؟ زۆر بێخزمەتگوزاریە بە تەواوەتی ینی فەرامۆش کراوی بە هەموو شێوێ فەرامۆش کراوی ئەم خەڵکە پێویستە خزمەتی زیاتر بکرێ ئەم خەڵکام ئەوە جارە خەزەی لەلایانی بیاویەوە بڕوا بکە خەڵک وەکو نازانم چی وەکو ڕۆژمێرەکان کاتی بۆ حەساب بکات یعنی ماقولە ئینسان مانگێک بریتە لە 720 ساعات بڕوا بکە ئەچێتە 800 ساعات 6 ساعات ئاو دێ یعنی لە ماوەی 800 ساعاتە 6 ساعات ئاو بەس چیەکە بەسەوە خەڵکە لێ کوێکات ئەوش بە کووت و بچڕ و بەملاو بەولاو ینی ئەو خەڵکە بۆتە سەقا بڕوا بکە لە هەفتەکە لە 10 ڕۆژجارێ لە 15 ڕۆژجارێک جارێ ئاو بێ 7 ڕۆژی خەڵک جلیکانی پێ بەس جلیکانی ئاو دێنێ یعنی آخر ماڵ بە جلیکانی ڕاتە ڕێوە بە دەبا ڕاتە ڕێوە بڕۆ هەر سیارێکە بین و دەبێ سپی گەورە ناو سیارەکەی و جارێ کە بەیانی هەڵەسێ بێ مشوری ئاو بخوا ئەوش حاڵ کارەبای ئەوە حاڵ وەزعەکەی و لەلایانی خزمەت گوزاریەکانەوە تا بڵی سفری پێمایە سەرۆگۆزیران قەراری داوە کە ئاو گۆبتە بە چەمچەماڵ بگا بەڕاستی ئەمە دەستخۆشی لێکین بەس هیوادارم خۆی ببێ بە یعنی چاودێرێکی جدی بەسەرێەوە بۆی وەکو ئەوکانی کە بەسەر نییە پێم وایە ئەمە سێم جارە پارە بۆ ئاوی گۆبتە بە چەمچەماڵ تەرخانەکرێ کەس نازانێت چی لێ دێ و بۆ ناکرێت نازانم پارەکەی ئەخوریە نازانم ئیداری ئەم سنوورە چی لەم ینی باقی وای ڕوونکردنەوە بدەن ئەگەر قەرار دەرچووە و ئەگەر ئەمە سێهمین جارە و ئاوی گۆبتە بە چەمچەماڵ ینی پاش هەموو خزمەتێکی کەسوکاری شەید و ئەنفال
یعنی ئەوە حاڵ و گوزەرانمان هەموو دارەکانمان ناسیت کە وڵی وشکەوە بۆ لە بیاویە بەس ئیداری ئەم شارە هەڵسان لە خۆڕایی ئەو تاسیسیان لەبەروی کە بەرجۆندی خۆیانی تیانە بوو لەبەر کۆمپانیەکانی خۆیان هەڵسان ئەو تاسیس بۆڕیان هەڵکەن لە خۆڕایی بەبێ هیچ وەکارێ تاسیسێکی بۆڕی خراپیان بۆ داناوین بڕوا بک ئەمە ریزەماڵێکە زیاتر لە 6 ماڵ 7 ماڵ 8 ماڵی لەسرە 2 ئینجاویان بۆ داناوین یە بڕووی بۆڕێکی 2 ئینجاو ببێت چی بکە یعنی هەموو شتەکان بە سەقەتی ڕۆیوە داواکارم لە لایانی پەیوەندیدار ئەم شتانە قبول نەکەن بۆڕی تاسیس بۆڕێکی بڕوا بکە کە ئاوەکە دێ لە 50 شوێنەوە ئاوە دەڵێنێ ینی شکاوە بۆڕێکان هەموو شکاون ئەوەیشی کە دی ئیسفادی لێ ناکەی باسیشتیان بۆ بکەمە تەمەعاناتی چی وەڵی تا بڵێ مەغدورین تا بڵێ خەڵکی ئەم شارە مەغدورە لە هەموو شێوەیە ئەوەتانە شەقامەکانمان ینی بڕوا بکە جار وایە 3-4 مانگێک ئەوانەی کارگوزارەکان کە ئەم ناوە پاکەکەنەوە لەبەر بێپاری پارەکانیان نادرێتیە ئەتەنە جبڵ و خاشاک ئەم شاراخۆ بڕوا بکە لەبەر بۆ گەنی خۆ ناگری لەم شارەیە گیان بە خێخوازەکانە چەند خێخوازیان جاڵەسی پارە بۆ شارەوانەکان دابینەکە بە کارگوزارەکان ئەکەون و ئیش و تۆزێم ناوە پاکەکەنەوە لەم هەموو ڕوویەکەوە ئێمە مەغدورین غەدرمان یەکراوە باشە هەر خزمەت گوزارێ بۆم شارە کرابێ لە ئاستی ئەو قوربانیە بۆ کەم شارەیە نەخێرەوە خەڵکەکە چاپێکوتیانە گەڵا بکە ماڵ بە ماڵ بگەڕێن ئەوە کەسوکاری شەیدان کەسوکاریان فالکراوان هیچی لە ئاسی پێویستان نییە بڕۆسی گەنجەکانمان کە نە باخچەیەکە هەر باخچەکانمان لەتی نەوشکەوە بۆ کاکە چەند گەنجی ئێواران کە بچنەوێ ئیسراحەتی بکەن بڕوا بکە هەروشکەوە دارێک نییە کە لە بنێ دانیشن گەنجی ئەم شارە بێناز بێ ئیش بێکار هەر هەمووی فەرامۆش کراوە داوای پرۆژاکەین داوای شتەکەین بۆ ئەم گەنجانە یعنی کارگیان بۆ دابنرێشتی باشیان بۆ دابنێ کە مەشغوڵ بن بڕواکە بەس هەمویان خەرین یەرگەلۆ جگەرە کێشانە نەداخ و لا قوربەسەریە یا پارە و بێپول گەنجێک نییە پێشدانی گیفانێ بێ بە تەواتی فەرامۆش کراوە کاکام سنوورە ینی وەڵڵی یەماقی وایە ئەو خەڵکە قبولینەکە ئەو خەڵکە داوای خزمەت گوزاری بکە ئەو خەڵکە داوای حەقی خۆی بکە مافێکی سەرەتایی ئەمە هیچ مافێکی سەرەتایی بۆ ئەو خەڵکە والله ئەم شارە لێ خزمەت گوزاریە لە ڕووی ئاو کارەباوە وڵی لە ڕووی ئاوە زۆ خراپە وڵی من ئاگادارمە تای ساڵن 2 جار پارێم ئاوە دەرچووە ئاوی گۆپتە پەچەم شەماڵ بەزە تایسا کەس نازانێت چی دیاتوانیم ئەوە نازان پارەکەی کی خوا کی ئیبا نازانم چی لێ دێ جاروای 5 جاری دێ جاوای هەفتێکیش دێ هەفتەکەش نوی سعاتە ئەرێ کەسێ فری ئەو ناکرێت چۆن شیش بۆڕێگانی خراپە بەڕاستی ینی نازانم هەنی ماڵێ ئەوم بۆ ناڕوە نازانم بەرپرسیە شارانە نازانم چی بم چی لە پارەیاگرێ بۆ بۆڕێنە چاک ناکرێت نازانم چی ئەم پارەی چی لێ دێ نازانم ئێستا قەرار وایە هەمی ساڵ لە پارەی بۆ دەرچووە بەزە تایسا نازانم مەڵەن لە خەریکی جێبەجێکردین نازانم کەی تەواو بێت دۆخی خزمەت گوزارەکان لێرە چۆنە نیمانە ئەو کارەبا هیچمان نییە کارڕادێ باشترە جاداکەمان نەوەڵە ئەو تاو جاداوبانەکەی ئەو چەند ڕۆژاری ئەو دە ڕۆژاری 12 ڕۆژاری ئەومان دیە چۆنە بێ سوودی لێوە ناگرێت نەبەخوا بەخوا جارە هەفتەی جاری ئاوی شەکڕم جارەوە بۆ هەفتەکە دیش ئاوەگە نایە بەرداوام ئاوەکردن لێرە بەخوا ئاوە کرد بەخوازستانش ئەومان کڕیوە ئەوەی بۆم شارە کراوە لە ئاستی و قوربانی یەکەم شارە داوێتی لە ئەبێ هەموو شتێکمان بۆ بکرێ بەس بەڵام هیچمان بۆ نەکرێت ئەمە فەرمو لە 1970 قیرەکێ باس جادا ئاماگە ناکەم بڕۆسی ڕێگاو باکە نە ئاو نە خزمەت گوزار شارەوانی جاروای 3 ڕۆژاری دی 2 ڕۆژاری دی بەخوا بۆ گەنمان کردووە شوێن هەیە بۆ گەنجەکان لی کۆ ببنەوە شوێنمان نییە نە بەخوا نیمان مەگەری گەنجەڕا ڕووی لە کافتریا و مافریاکە چۆنە بێت دۆخی خزمەت گوزارەکان لێرە چۆنە ناخی شۆڕش والله براکەم من هەموو کاتی ئاوەکڕم وەرەقەی ئاومەیە تێگەشتی ئینتانکارەکان تێگە چەند جار ئاوم کڕیوە تاقیم باعی 300 500 بەس ئاوم کڕیوە ئارە وەڵی بەس ئاو نە ئاومەیە تێک نەکارەمەمان کارەبایە والله جادەبانش ماوە تا ئێوەی بین هەمووی وێرانە ئەمەکەی جادەبانە ئەو خزمەتەی لە ماوەی ڕابردووە بەم شارە کراوە لە ئاسی و قوربانیە بۆ کەم شارەیەتی نەوەڵە بۆ والله براکەم ئەوە تا هەڵشتان بۆکەین هیچمان بۆ ناکە هیچمان دیار نی چەند ڕۆژ جارێکاوتانەیە والله ئەوە هەفتەی جارێ وازە 4 ڕۆژ جارێ ئەوماندە خۆشتان نازان کەی ئاوتان ئارەوەڵا خۆشمان نازانین ئاوەکەمان قوڕاوە هەفتەکەی داوەت و قوڕاو بۆم تەنکانمان دەرداوە چونە بە تەنکەر ئەومان هاوردووە نەک تەنیا پرۆژە خزمەت گوزاریەکانی وەکو ڕێگەوبان و ئاو کارەبا بەڵکو و داخوازیەکانی گەنجیش لێرە پشتگوێ خراوە دیمەنەکان گۆڕەپانی ئۆتۆمبیلی تێکشکاوە بەڵام ئێرە بڕیار بوو یاریگایەک بێت لە خزمەتی گەنجانی ئەم ناوچەیە
ئێمە لە یاریگای شۆڕشین ئەمە کە بە یاریگای کۆنی شۆڕش ناسراوە ئەم یاریگایە زیاد لە 10 ساڵە بەی شێوەیەک یاری تێدا نەکراوە کە ئەم بەداخەوە جگەلەوەی کە یاری تێدا نەکراوە بەڕاستەکەی دەور و پشتی یاریگاکە هەمووی بووە بە دوکان یعنی هەمووی دراوە بە کرێ و لە کاتێکە نزیکەی 100 دوکان لێرە دوکاندار لێرە ماگانە کرێدا کە هەموو دوکانەکان دراون بە ئیجار ئەوەی کە بەلای ئێمە جێگەی نیگەرانی یاریگاکە خەمێکی لێ ناخۆن و یاریگایە تاوا ناکرێ هەموو ناحەی شۆڕش ئێستا لە یەک یاریگایەک یاری دەکات کە ئەویش بەداخەوە وردە وردە بەرەو تەواوبوو دەچێ و بە یاریگای مامەقالە ناسراوە و لە شەوانە گڵۆپی نییە و ڕۆشنایی نییە خەڵک بتوانێت بە شەوانە یاری بکە و ئەگەر باران ببارە یاریگاکە دەبێت بە مەزباح و بەداخەوە ئێمە لە نەم سنوورە زۆر پراوێز خراوین لە ڕووی وەرشەوە من خۆم ڕایەنەری تۆپی پێم هەم لە شۆڕش باری ڕایەنەرایەتیم کردو هەم لە ناحەی چەمچەماڵ کردم هەم لە یانەکانی سلێمانی و سەرچنار و بازیان و ئەوانە ڕایەندری تۆپی پێ بوومە و بەڕاستی گەنجانی ئێمە پراوێز خراون ینی ئێمە کۆڵانی ئێمە و گەڕەکی ئێمە ماڵ نییە ینی لە کۆڵانێکا دوو شەیدی ئەنفال و ئەوانی تێدا نەبێ زۆر پراوێز خراوین زۆر بێ خزمەت گوزارین چ لە نەبوونی ئاو و کارەبا و ینی کارەبای هەموو عێراق ئامادە ینی دابینەکەین کارەبامان نییە یاریگامان نیە ینی من خۆم ئەوەی کە باسی بکەم گرنگ بە بەلامەوە ینی بوارە وەرشەکەیە کە بەداخەوە ئەمە کامل یاریگاکە دەور پشتی دوکانە بەڵام هیچ شوێنێک نییە کە یاریگاوە کراوە بە منتیقەیەکی سناعی و هەموو سیاری شەڕ و سیاری کۆنە و لێرە فرێدراوە بەداخەوە ینی جێگەی نیگەرانی لای ئێمەیە بەڕاستیم یاریگایە تێچۆکەشی بۆ شێوەیە نییە ینی ئەگەر ناتوانن ینی هەر بەڕاستی سیاجێکی بکەن و بۆمان پاو بکەن و کێشێنێ لەسەر یاریگا خۆڵەکە ینی بەردەوام بین ئێرە ڕوحی وەرزشی ناحی شۆڕش بووە لە ماوەی ڕابردوودا ئێرە ئەم یاریگایە جمەی هاتووە لە بینەری یاریگا بەڵام بەداخەوە ئێساکە یاریگاکە بۆ شێوازە پەراوێز خراوە ئەم بۆتە ئەم جێگایی کە بینیتانە ینی بۆتە سەحرایە کاکە بۆمان ناکەن بە یاریگا بۆم بکەن بە سەوزایی هەر بۆمان بکەن بە فریزێکی سروشتی بتوانین مەشق و ڕایەنەرشی تا بکەن هەر باشە من وەکو ڕایەنەرێک بێتاقەتی کردوم من بخاوەنی بڕوانامەم لایەنەکان مدەڕی بم لە شۆڕش و لە چەمچەماڵ و لە زۆر شۆن مدەڕی بمەوە بەڵام ئەوەی جێگەی نیگەرانیە سەر بە ئینتیمایی لایەنێکی سیاسی ترم هەتا ئێستا ئامادەین لە فێرگەیەک مندانن لە کاتێکە لە خوڵی عێراقیە چینە نیهایی لە جامی کوردستانە چینە نیهایی لەگەڵ یانی وەش سەرسنارە لە بازیان ڕۆڵێکی باشمان بینیوە لە خولی لاوانە لە ناحی شۆڕنەتیزی ینی ئەنجامەکان ئێمە شایستن ئەوان توانایان نییە ئەو بەرپرسانەی لەم شارن توانایان نییە گەنجێکی چەمچەماڵ پرسیاری منیان لێ بکە وەکو ڕایەنەرێک توانایان نییە بلێ بۆچی هاوکاریم کوڕە ناکەین بلێ مەسەرن لەم شارە ڕایەنەر بێ ینی عوزریان پێ نییە تەنهاوە لێ سەر بەلایەنە سیاسەکە ئێمە نییە دیمەنی هێڵەکانی کارەبای گەڕەکەکان سەرنجیان ڕاکێشان کە چەند منداڵێک لیان نزیک بوو منداڵەکان زانیان تیمێکی ڕۆژنامەوانین هانایان بۆ هێناین پیان گوتم یاریگامانەوێ مەلەوانگەمانەوێ لە کاتی یاریکردن ملمان لە تەلی کارەبا ئەگیرێ خەریکە بخنکێن و کارەبا ئەمانگرێ دیار بوو هێشتا ئازاری ئەنفال لێرە لە بەرگێکی نوێدا خۆی دووبارە ئەکاتەوە. چیتیایە ئێراگەر تۆ حەزەکەی بیتە دەرەوە یاری بکەی لێرە وڵای دڵ تاتانێ بێ مەلوانگێ شتیا خۆش بێ بۆ خۆمان هەموو نیمەڕوانێ هەموو عەسرانێ و بەیانانێ هەموو شوانێ بین یاریتیاکەین. حەزەکەن چی لێرە دروست بکرێکە نییە بۆ ئێوە؟ وەڵا مەلەوانگێ تاتانێ ئیترێر شتێ بێ ئەرە دوانەیەکی شەڵت هیچیتان نییە؟ ئارەوەڵا کابل بۆ ئێوە ئاسارە ئەوە بۆ یە بەگەر ڕۆژانە بە چیوە خەریکن؟ وەڵا بە چیوە خەریکین جار وایە گولێ نەگەین لەو خوارەوە جار وایە چینەوە باخکە تۆ پێ نەگەن شەوانیش ئەلێ تۆ پێ لەسەرکی تۆپیرەکەی سارا داتەبان بەردەکانمانە ئەداتەبان نەعلەکانمانە بستی بادە دووە ینی لێتان تێگای لە بەرەی شوێن ساعەتان یاریتیا بکەن. ئارەوەڵا ئەبێ بۆ مەلەوانگەش بچین بۆی هاوکار لە خوارە ینی لێ لە شۆڕش لێ نییە؟ نا شۆڕش لێتی بەس ئەمەدا لەم خوارەوە پێ بڕین بۆ ئەو ئەم هێڵی کارەبا و ئەو وایرانە کێشەی بۆ دروست نەکرد کارباناتانگرێ ملتان لێ گیرە بێ
کارەبا گربێتی بەس جارێکی لەناو باخەکەی گرمی من کارەبا گرتیتی لەناو باخەکە خەمی ئەم دایکە هەمان خەمی 36 ساڵ پێش ئێستایە بە حەسرەتەوە چاوەڕوانی ئێسک و پرووسکی منداڵەکانیەتی لە غەریبی و بێکەسیدا بێنەوە ئامێزی کۆمەڵێ مناڵ هوردەم هەبوو لە دەستەوە باوکیان بە مەکینۆ ئێمە هاورد بۆ چەمچەماڵ لە چەمچەماڵ ئێمەی دانا ڕگەڕاوم کچەکانم بێرێ مناڵەکان ترم بێرێ دوو کچم و پڕۆیەکم لە دێڕەشە لە دیەکە 11 پێشمەرگە میوانمان ئاشم کردبوو بۆ پێشمەرگەوتی بە ئەم کچانە ئاش بدەنە پێشمەرگەکان ئێوارەت ئێمە و ئەیان تێنە گەڕایەوە هاوردیانە لە قەرە تامر جێژبارە پێشی لیان کرد ئەوان ڕۆیشت بۆ ماکینۆ کچ و پڕ و پیا و گشتی ڕۆی ماڵم ڕۆی اینجا ئەم دووسێ مناڵە وەردەیشتی گشتی وردە بەخوا دینارێکم پێنەبوو ئیتر ڕەزالەتێکم بەستەر هات هینێکم بەستەر هات شوێنێ نەبوو تیا دانشی لەمار خزمێ باوکیان دانیشتممان ئەی تو بووە بیتە دە قڕ و ڕشایدەتە سەر منە مناڵەکان ئێمێژە دەی دەکردن دەگردن و ئەهین بەخوا بەیانانێکی دەرمانی کرە دەشتەوە مەترێ بەفر لە عەرزە ئیتر بە کار ساتی ئەم سەر ئەو سەر اینجا لەمە دوایش لە کولبەیەکە لە سەنگاوەکان ئەم دیوەکەمان پری کەر بوو ئەو دیوەکەشەوە ئێمە ڕوو حازری بەخوا بەتانێکم دا بۆ قاپ و پەنجەرەکە تایە بووین هەتا بەیانی وەک ئینە لەرزین بەفرە باری ئیتر ئەو کە بەسەر ئێمە حادر لە ڕێگا کچەکانم ڕۆیشت باوکیان ڕۆیشت ماڵم ڕۆی مەکینە ڕۆی کوڕ ڕۆی ئیتر ئەم دووسێ مناڵم بەو مایەوە ئیتر بەردەڵبەردێکمە بەسەر هات لە خوار قادر کەرەمیەکانەوە کولبەیەکم کردبوو بەخوا بەس بە قاڵدرمە هین پەژێت ئاسمدانا بۆ چیمانەبان خاندەکە و هاتی نەخوار پەیژەکەمە بەر لەو لای خۆمە دامانی ئەمن یەکێ بێت بۆ هەوشتن حەودیوار حەوشەمان نەبوو هەنێ خۆڕم کردنا قوتی و دام نابوو یەک کولبەیەکیش بوو یەکە تێنا وەدەیە بچکۆلە ئیتر بەو ڕەزالەتە هەتا ڕۆزگار ئیمڕۆ هەر چاوەڕێ ئەتەقەی قاپیەت شتێ بەهاتایە چاوەڕێ ئەو ڕۆژەمان بووەمان بەشکمە خوایە بێنەوە هەرانە ئەنفالتێتەوە هیچ نەبوو هیچ چەند ساڵ بەو دانودۆ بە ئۆهینەوە ئیتر ڕەزالەت لەو خوار قادر کەرەمەکانەوە لەو چۆریە و دووسێ مناڵەوە بەخوا هەتا بەیانی لە تر ساخەر نەخەوتی ئیتر کارساتێکمان بەسەر هات مەگەر هە بەسەر ئێمە پێ بەخوار بەیانانێکی هەنێن کولێرەی جۆم کردبوو بۆ مناڵەکان ماڵ کاکمەروان لەو دیوبانە و خان و مەڕەکان ئەوان نان سپیان نەبوو نان گەورەی جوان ئەمەش کولێری ئەوەنە جۆم کردبوو یەکێ لە کوڕەکان هاتەوە ئەیگیری ئارامیان وتمەوە چێگیری وتی ئەوان گشتیان نان سپیان پێ من ئەم نانە ڕەشە ناخۆ ئیتر کارساتێکمان بەسەر هات بەخوار ڕۆژۆ تۆ بوو پارەی سەمونێکم پێنە ئیتر بە ڕەزالەتێ بە هینێک هینکرە تا ڕۆزگار ئیمڕۆ ئیتر ئەوە بەسەر ئێمە هات ئیتر ئەو ڕۆیشتن هەرمزمان ئیمڕۆ تێنەوە بەیانی تێن و چمان بۆ دەشتە کاتێ سێرگەن 21 چاوە خانەکمان بوو بەخوا مەگەر خوا بیزانێ ماڵ حاجی شەری بۆ ناوبانگ بەخوا چکوڵێکی تیانەمە ئاوا تەخت کرا ئەی من حەب کچێکم بەخوا دنیا هەر لە کوتی ئەنەم پیا بکرێ بەس شەکان منە ڕۆشتە بەخوا عدود وەک ئەو گڵۆپە ئەسپانە دوو باڵ بەیاخن لەبان مەکینەوە بۆ لەگەڵ باوکیانە ڕۆیشت ئەو ڕۆشتن چاوم پیان نەک ئیتر بەڕزاقزەتی بەر کارساتێ مناڵم پەروەردەکرد گشتی وردە وەڵاهی من دوو کچمە ئەنفالە باوک مناڵەکانم ئەنفالە کوڕێکم ئەنفالە دوو برام ئەنفالە باوکم لە نوگران سەلمان بوو هاتەوە بەخوا دەڕۆژ لە بارجێگا بەڕەنگەوە نەبێت تەواوەتی ماڵ نەما بوو کوڕ نەبە و باوکشم ڕۆی ئیتر بەو ڕەزالەتە هەتا ڕۆزگاری مە خوشکێ باوک مناڵەکانم بەخوا چەند کچ نەشمیل سێوخان مەهاباد ئاواز لایەق دوو کوڕیش لەگەڵی عەباس و ڕێبوار ئەمەنە مناڵی لەگەڵا بوو لەگەڵ باوک مناڵەکانمان ڕۆیشتن کوشیکی ئیتر ئەمە دەور 30 کەسمان ئەنفال بەخوا من کەسم نەما ناشکری خوارم دووسێ مناڵە نەبی